هەڵبژاردن یەکێک لە باسە گرنگەکانی شەقامی کەرکووکە. پرسی یەکلیستی یەکێکە لە خەمەکانی هاوڵاتیان. 13 حزب و لایەنی کوردی داوا دەکەن هێزە کوردیەکان لە ناوچە دابڕێنراوەکان هاوپەیمانی پێک بهێنن، بەڵام تا ئێستا ئاماژەکان بۆ ئاڕاستەیەن کە کورد بە 4 لیست لە کەرکووک بەشداری لە هەڵبژاردن بکات. لێک نزیک بوونەوە هەیە، تەفاهماتی بەردەوام هەیە، بەردەوام کۆبنەوەی خۆتان ئاگادارن دوێنێ لە هەولێر کۆبنەوەی کرابوو و زۆربەی حزبە کوردیەکان ینی پێداگری لەسەرەوەکەن کە کورد لە ناوچە جێناوەکان بە یەک لیست دابەزێ و ڕای جیاوازیش هەیە و لایەنی تریش هەیە بە ئەنقەستەیەوێ ئەم یەک ریزیەتێک بدات ئەوە ئاشکرایە لای هەموو دانیشتوانی کەرکووک. سیستەمی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئەم جارە پێوەری ساندلیگۆیە. کەرکووک تەنها یەک بازنی هەڵبژاردنە و فرەلیستی دەبێت هۆی بە فڕۆچوونی ژمارەیەکی زۆری دەنگی کورد. ئەگەر بە یەک لیستدانە بەزین پێویستە کەمترین لیستمانە بێ بۆ لەبەرەوەی بابەتەکە نسبە و تەناسووە و بابەتەکە لە پۆینتە، ینی ئەو دەنگانی کە زیادە یاخود لە لیستەکەت ئەمێنێتەوە کە بەکەڵ شێوە نایە بگەێنێتە کورسیە یاخود کورسیەکە دەست ناکەوێت بەو دەنگانە بۆی هەیە بڕاتە لایەنەکانی بەرامبەر کە یاخود لایەنی نایەرەکانی خۆت. لا هەڵبژاردننی ڕابردووی ئەنجومەنی نوێنەران بەهۆی نەبوونی ئامادەکاری پێویست کورد کورسیەکی پەرلەمانی لە کەرکووک لە دەستدا. ئەم جارە هەوڵ دەدرێت سوود لە هەڵەکانی ڕابردوو وەربگیرێت لە کاتێکدا پێکاتەکانی دیکە لە هەوڵی یەکلیستیدان لە کەرکووک. کارۆن محەممەد کورد ساد نیوس، کەرکووک.